بەرنامەی پەرەپێدانێتەوەی گرتوەکان ڕاپۆرتێکی ساڵی 2020دا ڕایگەیاندووە هەنگ بەخێوکردن لە عێراق بە مەزەر نەکردنی 8,000 ساڵ بوونی هەیە لەگەڵ ڕچکەیە کە هەنگوین بۆ مەبەستی دەرمانی بەکاردەهێنێت کە لەسەر تاشەبەردەکانی سۆمەریەکوانەکان نووسراون. لە سەردەمی هاوچاردا هەنگەوانی لە عێراقدا پیاوان زاڵن، بەڵام ئەوە ڕێگای لە زەینەب مۆماری نەگرتووە. گەرمایەکی سەخت و دژوار و ئوستانی بابل لە ناوەڕاستی عێراقی گرتووەتەوە کە وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەریەکی توندی لەسەر هەنگ و بەرەمهێنانی هەنگوینی کردووە. بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما هەنگەکان کاریگەریان لەسەر دەبێت، چونکە شاژن بە هەموو شێوەیەک لە دانانی گەرا دەوەستێت. هەروەها ئەگەر هەنگەکان لە دەرەوە بن و زریانێکی تۆزاوی هات، نیوەی هەنگەکان هەر ناگەڕێنەوە بۆ شانەکانیان. زەینەب دەشڵێت کشتوکاڵ و کەمی ئاو و کەشوبا کاریگەریەکی گەورەی لەسەر هەنگەکان هەبووە. بە شێوەیەکی گشتی بەرهەمهێنان بە پێی فرەچەشنی ڕووەک و ئەگەر ڕووبەرەکە پڕ بێت لە ڕووەک و نەمام، بیرتان نەچێت ئێمە ئێستا لە عێراقین. نە ئەو هەیە نە کشتوکاڵ، جوتیاریش نییە، چونکە هەمووان چوون بۆ ئیشکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی میری یان بۆ سەربازی، بۆیە کەرتی کشتوکاڵ لە عێراق پەکی کەوتووە. هەنگەوان محەممەد ئەلیاوی زۆر باش دەزانێت لە کاتێکدا دەیان سندوقی شانەتە پێشکێنێن کە لە ژێر سایەی داڕخورما بەرزەکان لە کێڵگەکانی گوندی ئەڕغێلا دانراون. ئەلیاوی جێگری بەڕێوەری کۆمەلگەیی خۆشەیی هەنگناسەکان بە ئاژانسی فرانس پرێسی وت ئاو نییە و بۆ هۆیەوە هیچ ڕەوەکێکی گۆڵدار نییە بۆ ڕاگرتنی هەنگەکان. هەنگ پێویستی بەوەیە بە بەردەوام بە دوای تۆی زاوزی و شیرەی گۆڵ بگەڕێ کە پێویستە بۆ بەرەمهێنانی هەنگوێن و لە جوڵەی بەردەوامدایە. بە زۆری 100 مەتر دەبڕێت بۆ دۆزینەوەی بەخشەشەکەی. لەم وەرزەدا لە مانگەکانی 6 یان 7 ڕووپوشی ڕۆژی لە وستانی بابل کەمی کردووە، بۆیە ناسار بوون شوێنی هەنگەکان بگوازینەوە بۆ سلێمانی لە هەرمی کوردستانی عێراق. ئەلیاوی دەڵێت هەنگەکان پەیوەندیکی ڕاستە خۆیان لەگەڵ ڕووەکاندا هەیە. بە دڵنیایەوە، چونکە هەنگەکان پەیوەندیکی ڕاستەوخۆیان لەگەڵ ڕووەکەکاندا هەیە. ئەگەر ڕووپوشی ڕووەکی نەبێت، کەشتیی بنەڕەتیە، هەنگەکان ناچار دەبن بە مەودایەکی دوورتر بڕۆن و ئەمەش کاریگەری لەسەر تەمەنیان دەبێت، چونکە ناچار دەبن و بۆیان ماندووبوونیەکە. دەسەڵاتداران دەڵێن عێراق بە 4مین ساڵی وشکە ساڵیدا تێدەپەڕێت، بەڵام هێشتا گەشببینن. لە ساڵی 2022دا لە بەشەکانی عێراق کە دەسەڵاتدارانی فێدراڵی بەغدا کۆنتڕۆلیان کردووە، بەرەمهێنانی هەنگوین گەشتوەتە 870 تۆن، لە کاتێکدا لە کوردستان 850 تۆن بەرەمهێنراوە لە چاو ساڵی پێشوودا کە نزیکەی 700 تەن بووە. دەسەڵاتداران دەڵێن لێکۆڵینەوەیەک ئامادەکراوە لەسەر سوودەکانی گواستنەوەی شانەی هەنگ لە باشوور ناوەڕاستی عێراقەوە بۆ کوردستان و بە پێچەوانش بە پێکەوەستی بە مەبەستی باشترکردنی بەرهەم.